سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئاگاداری یەکتر نین و قسەی جیاواز لەسەر موچە دەکەن. هەرێک لە مەسرور بارزانەی سەرۆکی حکوومەت یاریێم و قوبا تاڵەبانی لەسەر چارەسەرکردنی کێشەی موچەی هەرێمی کوردستان لێدوانی جیاواز دەدەن. ئەمڕۆ مەسرور بارزانەی سەرۆکی حکوومەت ڕایگەیان نیگەرانی خۆمان گەیاندۆتە حکوومەتی عێراق لە سەردانەکە کە تاوەکو ئێستا کێشەی موچە چارەسەر نەکراوە و دابینکردنی موچە دەبێتە هەواڵ. لە هەمان کاتدا دوێنێ قوبا تاڵەبانی ڕایگەیاند کێشەی موچە بەتایبەت هێزەمنیەکان چارەسەر کراوە و بەم زوانە دێت. بە بڕوای چاودێران ئەمادەری دەخات کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئاگاداری یەکتر نین و هەرێکا بە جۆرێک لێدوان دەدا. حکوومەتی عێراق بەپێی زانیاریەکان تاوەکو ئێستا ڕەزامەندی نەداوە لەسەر ناردنی موچەی هێزەمنیەکانی هەرێمی کوردستان بە پاساوی نهاتنی لیستەکە و حکوومەتی هەرێمیش تاوەکو ئەم دەقەیە ئامادەنی لیستەکە بنێرێت و پێی وایە تەنها ناردنی کۆدی موچەکانیان بەسە. ئەمڕۆژ دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق جەختی کردەوە کە هێشتا لیستی موچەخۆرانی هێزەمنیەکان لە دیوانی چاودێری و دارایی وردبینی تێیدا تەواو نەبووە. هاوکات بەهۆی نهاتنی موچەی هێزەمنیەکانەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە لیستی فەرمانبەرانی مەدەنی بۆ موچەی مانگی 5 بنێرێت و زانیاریەکان بەغدا چەند جارێک داوای کردووە و لیستا بنێرێت بۆ دابینکردنی موچە. لە بەرامبەردا قوبا تاڵەبانی ڕایگەیاندووە دوانیویانە کێشەی موچەی هێزەمنیەکان چارەسەر بکەن و بەم زوانە موچە دێت. لە کاتێکدا هەمان لێدوانبەر لە 2 هەفتە قوبا تاڵەبانی وتبووی بەم زوانە موچەی ئەوانیش دێت. ئەم ئاماژە و لێدوانە جیاجیانە دەری دەخات کە ناکۆکێکی قوڵ لە نێوان سەرۆکی حکوومەت و جێگرەکەی هەیە و ئاگاداری کار و چالاکیەکانی یەکتر نین و لێدوانەکانی زیاتر شیکارین نەک زانیاری و ڕێکەوتن.